ڕاد چییە بەرامبەرەوانی ژینگەی سەیرانگە و شوێنە گەشتیاریەکان پاکڕاناگرن؟ بەداخەوە ئاسی هۆشیاری ژینگەی لە هاوڵاتیان بە پێی پێویست نیە بە تمۆحی هەم ژینگە پارێزنی هەم دۆستانی ژینگە نەچونکە پرسی ژینگە پرسێکی زۆر گرنگ و بەسوودە بۆ خودی تاکەکەیان بۆ هەرێم کوردستان. ئەگەر ببینین لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەگەر ئاستی هۆشیاری تاکەکان باش بایان بەرەو پێشچوو بایە ئەوە ڕێژەیەکی بەرچاو لەو زوبڵ و پاژماوەی کە لە ناوچە سەیرانگاکان کۆبووبەوە کۆنەدەبوو بەڵکو دەگەڕاوە ناو زبالەکانیان ئۆتۆمبیلەکانی کانی قژوان. ئەگەر نەوەکەی خۆت خۆش دەبێت ئەگەر دەتەوێت خوێنی شەیدان بە فێڕۆ نەچێت لە ژینگە پارێزیەوە دەست پێ بکە بۆی بتوانین ژینگەیەکی لەبار و تەندروست بۆ خۆمان و نەوەکانی داهات و دابین بکەین. ئەمە هەموو مرۆڤێک ئەرکی ئەومان لەسەرەکە ژینگە بە پاک و تەمیزی ڕابگرین و ژینگە ئەرکی مرۆڤایەتی و نیشتیمانیشە کە ژینگە بە پاک و تەمیزی ڕابگرن. خۆی سیمای جوان نییە کە ئەچیتە شوێنێک یان بۆ سەیرانێک شتێک ئەوێت سەیرەکەی چواردەوری پیسە، ینی بۆت ناکرێت لەو شوێنە دابنیشی، ینی بۆ جوان نییە. داواکارم لە خەڵکی کوردستان کە ژینگەی بپارێزن، ژینگە بە پاکوخاوێنی ڕابگرن، چونکە ئەگەر ژینگەیەکمان ژینگەیەکی لەبارمان هەیە بێ ژینگەیەکی خاوێن و جوانمان هەبێ ئاوا دڵخۆش دەبین. ئێمە ستۆری سروشتی کوردستان دەکەین، سروشتێکی زۆر زۆر جوان و خاوێنە. پیسبوونی ژینگە دەبێتە هۆی بەرزبوونەوەی پلەی گەرمی هەموو جیهان کە بە زاراوی ئینگلیزی پێ دەڵێن گلۆبەل وارمینگ. ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمیە کار دەکاتە سەر تەنکبوونی چینی ئۆزۆن کە ڕێگا دەدات تیشکە زیانبەخشەکان لە خۆرەوە بگاتە سەرزەویکە و تیشکە زیانبەخشانەش وا دەکات کە زۆربەی ئەندامەکانی لەشی مرۆڤ تووشی شێرپەنجە بکە، بە تایبەتی شێرپەنجەی پێست.